لاهور شێخ جەنگی ڕایگەیاند لەگەڵ کونسوڵی گشتی فەرەنسا لە هەرێمی کوردستان جەختیان کردوەتەوە لەسەر پێویستی پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و پێگەێنانی حکوومەتێکی خزمەتگوزار و پەرلەمانێکی دروست و چالاک کە بتوانێت متمانەی خەڵکی بگەڕێنێتەوە. لاهور شێخ جەنگی لە ڕاگەنداوێکدا دەڵێت لە سلێمانی پێشوازی کرد لە یان برایم کۆنسوڵی گشتی فەرەنسا لە هەرێمی کوردستان و لە دیدارێکدا گفتوگۆیان کرد لەبارەی دۆخی گشتی هەرێم و پرسی گۆڕانکاریەکان لە عێراق و ناوچەکە، هەروەها بارودۆخی سووریا و کاریگەری لەسەر وڵاتانی دراوسێ و ناوچەکە. لە دیدارەکەدا باسییان لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق کردو و ڕەخساندنی زەمینەیەکی لەبار و گونجاویان بە پێویست زانیوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دوور لە هەر دەستێوەردانێکی دەرەکی لە پێناو باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و دۆخی عێراق. پێکەوە باسییان کردووە لە پرۆسەی نوێی ئاشتی لە تورکیا و هەنگاوەکانی بەڕێوەچوونی پرۆسەکە کە بە شێوەیەکی ئەرێنی بەڕێوە بچێت. جەختیان کردوێتەوە لە پێویستی پارێزگاری لە پێگەی کورد و بەرژەوەندیەکانی و پاراستنی ماف و داواکاریەکانی، پشتیوانی خۆشی بۆ پرۆسەی ئاشتی لە تورکیا و باکووری کوردستان و هەر هەوڵێک دووپات کردوێتەوە کە بە ئامانجی سەقامگیری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بێت و جەختی لە پشتیوانیکردن و سەرخستنی ئەو پرۆسەیە کردوێتەوە.